الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەتی خوا لەم کاتە پیرۆزەدا لە ماڵێک لە ماڵەکانی خوادا لەسەر جەم ئەهلی قیبلە بێ و لە ئێمەش بێ بە ئیزنی خوای پەروەردگار. خۆشەویستان، مرۆڤ کاتێک کە لەسەر زەویدا دەژی لە هەر ژینگەیەکا بێ، لە گوندێکا بێ یان لە شارێکە، هەر وەزیفە و ئیش و کارێکی هەبێ، هەر پێگەیەکی کۆمەڵایەتی هەبێ، هەر ئاستێکی زانستی هەبێ، ناتوانێ بە تەنها ژیان بەسەر بەرێ. ناچارە بۆ ئەوەی کەوا پێویستیەکانی خۆی پڕکاتەوە و هاوکاری خەڵکی بێ، تێکەڵاو بە خەڵکی بێ. جا لە کاتی ئەم تێکەڵاو بوونەدا ئینسان ڕێی دەکەوێتە کەسانێکی زۆر ڕاستگۆ، کەسانێکی زۆر بەوەفا، زۆر دڵسۆز، زۆر مەرد، زۆر ئینسانی چاک. لەو کاتەدا ئەوەندە گەشبین دەبی، متمانەت بە هەموو کەسێک دەبێ و ئەزانی ئەو کەسە چونکە ئەوەندە باشە و تۆ لەگەڵ یا تێکەڵاوی بووی، هەموو خەڵک وایە. بەڵام بە پێچەوانەشەوە جاری وایە لە تێکەڵاو بوونن لەگەڵ خەڵکیدا تووشی کەسانێک دەبی حتا بڵێ دوول لە ڕووی جەناوتان بێوەفا، ناڕاست، دەستبڕ، قۆڵبەر، فرت و فێڵاوی، تۆ هەموو ئیش و کاری خۆتی دەدەیتە دەست، ئەو لەو سەرەوەکو مار پێتەوە دەدا، تۆ متمانەی خۆتی لا دەدرشێنی، ئەو سرد ئەکا بە قوڕا. ئالەم کاتەدا دڵت گەردەگرێ، دڵت ڕەش دەبێت، چاوت تاریک دەبێ، وا لێدێ متمانەت بە خەڵک نامێنێ، وا لێدێ هەموو خەڵک لێ دەبێتە ناحەس، وا لێدێ ڕازگۆکانیشن لەلا دەبنە درۆزن. ئالێرەدا ئینسان تووشی ئەم موسیبەتەش دەبێ. بۆیە پێویستە ئینسان هەمیشە وریا بێ هاوسەنگی ڕابگرێ لە نێوان خۆشباوەڕی و متمانەکردن بە هەموو کەس، هەروەها لە نێوان ڕەشبینی و بێئومێدبوونیش لە هەموو کەس. ئەمە بابەتی وتاری ئەم جومعەیەمانە، هاوسەنگ بە لە نێوان خۆشباوەڕی و ڕەشبینیدا. نەهێندە خۆشباوەڕ و ساویلکە بە متمانەت بە هەموو کەسێک هەبێ، نەهێندەش ڕەشبین و چاوتاریک بە وابزانی زەلامی چاک و مرۆڤی دڵسۆز لەم سەر زەویە نەماوە. هەمووی دەستبڕ و درۆزنە، ئاواش مەبە، هەردووکیان خراپە. ئیسلامی ئێمە ئەم هاوسەنگی ڕادەگرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: لا يلدغ المؤمن في جحر واحد مرتين. ئینسانی ئیماندار لە کونێکەوە دوو جار مار نایگەزێ. ئەگەر جارێک فێڵت لێکرا، ئەبێ وریابی جاری دووەم فێڵت لێ نەکرێتەوە. ئەگەر جاری یەکەم دەستیان بڕی و بە سەهویان بردی، وریابی جاری دووەم تووشی هەمان هەڵە و هەمان هەڵوێز نەبیتەوە. واتە ئەم فەرمودەیە پێمان دەڵێت کەسێکی خۆش باوەڕ مەبە. بەڵام ئاەتی قورئانیش پێمان دەفەرمێ: وئین بعض الظن ئیثم. زۆرێک لە گومان بە گوناه لەسەرت دەنووسرێ. یعنی تۆ دە شوێنێکەوە قۆڵت بڕدراوە، دەستت بڕدراوە، داخ کراوی، چاوت بە هەر کەسێک کەوێ وابزانی ئەویش وایە، ئەوەش گوناحە. وابزانی ئەم گومانە خراپانەی دڵت بەسەر هەموو کەسا ساخکەیتەوە، تەڕ و شک بە یەکەوە بسووتێنی، بەهار و پاییز تێکەڵاوکەی، ئەمەش گوناهە. دەبێت ئەو هاوسەنگێ لەو بەینەدا ڕاگری. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار باسی بەسەرهاتی شیرینی یوسف پێغەمبەرمان بۆ دەکات، سەلامی خوای لەسەر بێ. بزانن لە چیرۆکی یوسف و یعقوبی باوکیدا هەردوو بابەتەکەی تێدایە، نەخۆش باوەڕ بە، نەڕەشبین بە لە تنگانەدا. ئەوەتانە کاتێک کە یوسف خەونەکە بۆ باوکی دەجێڕێتەوە بەو منداڵی و دەڵێ مانگ و ڕۆژ و ئەستێرەکانم بینین، کڕنووشیان بۆ بەردەم. یعقوب ئامۆژگاری دەکا و پێی دەڵێ: یا بنەیە لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. ڕۆڵەکەم، خۆشەویستەکەم، ساواکەم، ئەم خەونە بۆ براکانت مەجێڕەوە، با پیلانێکت بۆ دانەنێن و ناحەزیت پێ نەبەن، چونکە شەیطان دوژمنێکی ئاشکرای مرۆڤە. لێرەدا ئەم دەرسە گەورە لەم دێڕە وەردەگرین. یعقوب دەڵێ: کوڕی خۆشەویستم، وەرە ئامۆژگاریت بکەم، خۆش باوەڕ مەبە، ئەم خەونە معنایەکی گەورەی دوا ڕۆژی تۆی تێدایە. تۆ ئینسانێکی زۆر پلەبەرز دەردەچی، بەڵام ڕۆڵە ئەم خەونە بۆ براکانیش نەجێڕیتەوە. هەرچەند براتن، لە باوکێکن،
هەردووکتان برای پاڵپشتی یەکن بەڵام وەڵڵاهی ئەم برایانت ئەم خەونە ببیستنەوە حەسوودیت پێ دەبن و چاڵێکت بۆ هەڵدەکەن و لە ناوت دەبن ئەگەر شتێک خوا پێی بەخشی زانستێک عیلمێک پلەیەک پاروێک دینارێک دۆلارێک خۆشەویستیەکی ناو خێزانەکەت قازانج و سەرمایەک خوا بە نسیبی کردووی ئەمە بۆ هەموو کەسی باز مەکە تەنانەت ئەگە برای دایک و باوکی خۆشت بێ چونکە تەنها دوو کەس هەیە لە دنیادا قەت حەسوودیت پێ نابە بەس دوو کەس لێی دڵنیا بە یەکەم دایک دووەم باوک دایک و باوکت هەموو دنیا هی تۆ بێ هێستا حەز دەکات دەوڵەمەندتر بی حتا پلەدارتر بی باوک حەز ناکات کەس لە خۆی پیاوتر بێ وەڵی کە لە مەجلیسێکا باز دەکەن کوڕی فڵان کەس لە باوکی پیاوترە شانازی پێوە دەکات دایک حەز ناکە هیچ ژنێک لە خۆی ژنتر بێ کە دەڵێن کچەکەی شاژنە وەڵی بز بە بز پاڵای پێ دەکات حەز دەکات لە خۆی بەناوبانگتر و دەوڵەمەندتر و چاکتر بێ بەڵام برا بۆ برا ناگاتە ئەو حەددا مامۆستا عەبدولقادری تەوحیدی لە تەفسیری تەوحیددا زۆر جوان دەڵێ ئینسان تا خۆشەویستی یەکتر بێ تا لە یەکتر نزیکتر بێ شەیتان لە هەموو کات زیاتر دەیەوێت زەفەریان پێبەرێ ئێستا دوو جاری جاری وا ژن و مێردێک ئەو پەڕی خۆشەویستیان لە بەینایە لێک جیا دەبنەوە خەڵک سەری سوڕ دەمێنێ ژن و پیاوی وا بۆ هەرەوە بوو ژیاون بە یەکەوە تا دەبرن بە یەکەوە ژن و مێردی وایە حەتا بڵێ خۆشەویستی یەکن شەیتان لە هەموو کەس زیاتر لەگەڵ ئەوان خەریکە دوو برا بەینیان لە هەموو کەس خۆشترە شەیتان دەوێت لەو بەینەدا بێتە ناوەوە دوو برادەر بەس عایلە و شەرەفیان لە یەک جیاوازە شەیتان دێتە ناویانەوە لە هەموو کەس زیاتر بەو دوانەوە خەریکە وریا بەڕۆڵە خۆشباوەڕ مەبە هەرچی هەتە مەی دەرکێنە ئەم دەرسەی پێ دەڵێ حتا ئەگەر لای براکەشت بێ وجاءوا أباهم عشاء يبكون براکانی ئەمەیان بیستەوە چیرۆکەکە هەمومان بیستومانە و بینی ومانە دەیخەنە بیرەکەەوە بۆ حاڵە قورئان دەفەرمێ دوای نوێژی عیشا بەدرەنگەوە بە گریان و شیوەنەوە گەڕانەوە بۆ لای باوکیان سەیری قورئان دوو شە بەکاردێنێ عشاء يبكون بۆ نوێژی عیشا گەڕانەوە چونکە ئەستەڕوا لمەلامیحی وجوههم بەشەوە ئەو کاتە کارەبا و لۆکسوور ئامێری ڕووناکەرەوە نەبووە دەموچاوی ئینسانی درۆزن لەگەڵ ڕازگۆدا ئەو کەسەی کە بە فێڵ دەگریا و خۆی تێک دێنێ لەگەڵ ئەوەی کەسەی لە ناخەوە دەکوڵێ لە شەوالێکیان جا ناکەیەوە لە تاریکیدا بۆیە دوای نوێژی عیشا گەڕانەوە با باوکیان هەست بە دموچاوی درۆزنیان نەکە قورئان چەند وردە عەسر نەگەڕانەوە خۆ لە بەیانیەوە ڕۆیشت بوون جاران ئێواران دەگەڕانەوە ئێستا دوای نوێژی عیشا لە تاریکیا گەڕانەوە يبكون فعل مضارعة هەر بە کوڵ دەگریان فرمێسک بە چاویاندا دەهات و خۆیان دەڕنیەوە بەڵام یعقوب خۆش باوەڕ نەبوو نەیوت وەڵڵاهی ئەم گریانە لە کوڵ و بە خۆکێشانە ڕاستە خۆش باوەڕ مەبە بە هەموو گریانێک ئەمە دەرسێکە بۆ حاکمەکان کەسێک چۆ دادوەر چۆ ئاسایش چۆ پۆلیس فرمێسک بە چاویا دەهات خۆی دەڕنیەوە نابێ یەکسە بڕوای پێ بکرێ ئەو گریانەش جۆرێکە لە جۆرەکانی درۆ بۆ سەلماندنی درۆی خۆی بەڕاستی خەڵک بەڵام لە هەمان کاتە ئەم ئاەتە پێشمان دەڵێ نابێ واشل لێبێ بە گریانی دۆستی ڕاستەقی نەشت بڕوانەکەی بڵێ بڕوان بە کەس نەماوەی بۆشم بگریا هەر درۆ دەکات ناگریانی خەڵکانی ڕاستەقینەش هەیە وریابە نەهێندە خۆش باوەڕ بە هەر کەسێ فرمێسکێکی بۆ وەراندی و قسەیەکی بۆ کردی بڕوا بکەی هێندە دڵساف مەبە هێندەش ڕەشبین مەبە کەسێ لە ناخەوە بۆت دەکوڵێ و دڵسۆستا بڵێ وەڵی تۆش درۆ دەکەی بڕوان بە کەس نەماوە هاوسەنگێکە ڕاگرە یعقوب یوسفی لێبرا بەڵام ڕەشبین نەبوو نەیوت تازە تەواو بەخوا تیا چوین فەرمووی فەصەبڕ جەمیل هیچتان پێ ناڵم ئارام گرێکی جوان دەبم ئیشی خۆم بەخوا دەسپێرم و لە بینی خۆم و خوادا عەریزە دەدەم و تەسلیم بەخوای دەکەم لە کاتێکا کە گەورەترین خۆشەویستن لە دەست چوومە ڕووخێ بڵێ فەصەبڕ جەمیل ئارام دەگرم ئارامگرتنێکی جوان کاری خۆم دەدەمە دەست خوا خۆش باوەڕ مەبە لەم ئاەتەی سوورەتی یوسف درێژە بە باسەکەداوە دەڵێ کاتێکەی بنیامینیش دوورکەوتەوە وتی قال يا بني لا تدخلوا من باب واحد وادخلوا من أبواب متفرقة ڕۆڵە گیان ئێوە دەبران دوو براتان یوسف و بنیامین بزرە لێمان بنیامینیشی چۆتە سەر بەڵام بڕۆن بە شوێنیانە بەڵام بە یەک دەرگادا مەڕۆنە ژوورەوە کاتێک کە بنیامینیشی لەگەڵا ناردن وتی ئێوە یانزە بران بە دەرگا کا مەڕۆنە ژوورەوە چونکە خەڵکێک دەتان بینی ئەڵێ ئەم دەبرایە هەموو برای یەکن بەڵێ هەموو یەک دایک و باوکن بەڵێ هەموو ئاوا قارەمان و لەش ساغ و هەڵکەوتون بەڵێ یەکسەر نفوسی پیس لێ دەدا و چاوی پیس لە بینتان دەبا ڕۆڵە تەوزیع بن
هەردوو دوو سێسێ بە دەرگایەکی شارەکەدا بڕۆنە ژوورە ئەو کاتە شارەکان شوڕایان هەبووە چۆن ئەو قەڵاتە چەند دەرگای هەیە ئاوا شارەکانیش بۆ ئەوەی پارێزراو بن لە چەند دەرگاوە حرەستە بووە ڕۆڵەت سییانتان لێرەوە چوارتان لێرەوە دووتان لەوێەوە با خەڵک بە جەمعینەتان بینێ ئەم ئاەتەش پێمان دەڵێ ئەگەر خوای گەورە خەڵاتێکی پێبەخشی کۆمەڵە کوڕت هەبوو لە زانکۆیەکی پێشکەوتوودا بوو لە خوێندنا زیرەک بوو خوا سەرەت و سەمان و شەریکەتی بەرەکەت تێخست بوو هەمووی عەرز مەکە بەرچاوی خەڵک مەڵێ ئەمەم هەموو هەیە خەڵکینە ئەوەندە خۆش باوەڕ مەبە ئەوەندە دڵساف مەبە خراپە ئەمە چاوی پیس کاریگەری و دەرونی پیس کاریگەری لەسەر ئینسان هەیە ژنەکەت زۆر ژنی چاکە لەگەڵتا لە هەموو شوێنێ مەڵێ قەت لەگەڵ خێزانمە کێشەیەکم نەبووە مێردەکە حتا بڵێ پیاوێکی بەڕێز و محتەرەمە لەگەڵتا خوشکم بۆ هەموو ژنانی باز مەکە چونکە لەوانەیە ئەو مێردەکەی لەگەڵ یا خراپ بێ هەناسەی بەدبەختیت بەسەر هەڵدەکێشێ خۆزگەی ناڕەوات پێ دەخوازێ حەز دەکات تۆش لە بن بێی ئالێرەدا جەنابە ڕەنگە پرسیار بکەی بڵێ مامۆستایەوە دایمە دەڵێن ئەوەی کە خوا پێت ببەخشێ بە کەس لێ ناسێندرێ ئەی چاوی پیس چییە هەموو پرسیارش حەقی خۆیەتی لێرەدا دەڵێن ڕاستە ئەوەی خوا پێت ببەخشێ بە کەس لێ ناسێندرێ بەڵام ئینسانی خۆش باوەڕ کە چاوی پیسکاری لێ دەکا نفوسی پیسکاری لێ دەکا هی خۆش باوەڕیەکەیەتی باجەکەی دەدا ئەوەندە خۆش باوەڕ بووە هەموو شتێکی بۆ خەڵک باس کردووە ئاخری باجی ئەم ساویلکەیی خۆی دەدا قورئان پێمان دەڵێ ئەوەندە خۆش باوەڕ مەبە هەموو شتێکت بۆ خەڵک باسکەی کوڕەکانم ئەوەندە دەرەجیان هێنا کچەکەم لە فڵان شوێن وەرگیرا لە ماڵەوە قەت مشکیلەیەکمان نییە مانگانەمان لەخوا بەزیاوێ مسۆگەرە ئەوەندەم خانوو هەیە بۆ کرێ ئەو سیارەم وا بوو قەت دەعمێکم نەکردووە نا هەرچی ئەوە بڵێ الحەمدولله خوای گەورە ژیانێکی پێبەخشیوین هەزار جار سوپاس بۆ خوا خوا بەشی هەموو کەسی دەی ئەمەندە کافیە ڕاستیشت کردووە درۆشن نەکردووە شتیشن نەشادۆتەوە بەڵام عەرزی هەموو خەڵکی مەکە کاتێک چاوپیسکاری لێ دەکە ئەوە باجی هەڵەی خۆتە باجی نەزانینی خۆتە کە هەرچی هەت بووە لە حەق بەددا هەموو خستۆتە بەرچاوی خەڵک جارجار لە شەرعا دەڵێ خۆل لە جێلیدا شەر نییە بڵێ وەڵای چونکە ڕازگۆم چم هەموو دەبێ هەموو عالم بیزانێ ئیلا مەگەر کەسێک ئەوەندە دڵسۆزت بێ بزانی لە قازانجی خۆی ئیتۆی پێخۆشترە ئەوەش چەند کەسێکن بە پەنجەی دەست دەژمێردرێن نابێت لەوە تێپەڕکە لە حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر خەونێکی خۆشت بینی خەون ئاخر خۆ لە خەونە ئێستا تۆ لە خەونە دەفتەرە دۆلارت بدەنێ خۆ هیچ ناتۆتە باخەڵتەوە هەر خەونە ئەگەر خەونی خۆشت بینی کە هیچ چیش نییە هیچ چیشت دەست نەکەوتووە ئیلا بۆ عالم و ناصح نەبێ حەدیثەکە دەفەرمێ بۆی مەژێڕەوە بۆ دوو کەس نەبێ یان عالمێک بە عیلمی خەون زانایەکی لە خواترس یان ئینسانێک بەقەدەر خۆی قازانجی تۆی بێ و دۆ دڵسۆز بێ حتا هەیە بەغیری بە خەونی خۆشیش دەباڵێت چۆن خەونە خۆشت بینیوە ئەها حەدیث هەمووی بۆ ئێمە باس کردووە خەونی خۆشیشت بۆ هەموو کەس مەگێڕەوە ماڵە ئەو خەڵاتم پێبەخشرا لەخەوە ئەو پلەیەم پێبەخشرا بۆ هەموو کەسی مەگێڕەوە یان عالم یان ناسح و ئامۆژگاری کرد و دڵسۆزێکت ڕەشبینیش مەبە کاتێک کە بنیامینیشیان لەسەر دانا و براکان گەڕانەوە ماوەیەکی پێچوو یعقوب دەڵێ يا بني يذهبوا فتحسسوا من يوسف وأخيه ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون رولا كان برون بشوين يوسف براكيدا جوتان هلخن راست يوسف صالان يكن معوا بيسر الشوين بنيامينش من دانا باشا قرتويتي برون دنگو باس هلقرن جو بيستي خلقي بن ورد بنوا بپرسن هوال بزانن مأويز مبل لرحمة إخوة هيج كز مأويز نابي لرحمة إخوة إلا بباوران نبي أقشتك اللي ونبو ماله بخواز زحمة تازه بيدوزموا هولي خود بدا بويستي إخوة يدوزيتوا كسيك بزربو قد مأويز ما بغدا زارش كتشاون بيناك ويتوا قد أو رجبيني بصر تشاو تانيا أو همو صالة من عليا ويوسف ديارني يستا باشايا يعقوب ويقل لحظة مأويزني لرحمة إخوة هرقش بينك روجة بيشاد بيتوا أم ناخبنا يجري يعقوب بمريا أينا لتاوانا السويد بو أم آيات فيري أو ما عندك لأو بري تنقانا شارج بين مبا وميدي خيرت هرب مينه رجبين مبا وكارا كان بدا سخوا بيغمبر صلى الله عليه وسلم لحديث مسلمة هاتذا فما إن الله يمهل حتى إذا ذهب ثلث الليل الأول خواهي قولا كاتك كواش شوبو بشي يجلس سيش شو رويش يعني نزيق بري بياني ساعات الشو آواشتي كيواي ماوا خواهي قولا نزل إلى السماء الدنيا ديت أسماني دنيا فيقول هل من مستغفر خواهي فرمي بنفسي خوي
لەم ساتە وەختەدا چ گوناهبارێک هەیە و بڵێ خوایە لێم خۆش بە تا لێ خۆش بم هەر گوناهێکت کردووە ڕەشبین نەبی بڵێ تازە بەخوا من ئەوەندە گوناهبارم زەحمەتە خوا لێم خۆش بێ ئەگەر داوای لێ خۆشبوون لێ دەکەی خوادوە لێت خۆش دەبم چێ هەیە داوای لێ خۆشبوونم لێ بکە هەل من تائب چێ دەرگای تەوبەم دەشڵەژێنە و دەڵێ خوایە تەوبە بێ بڵێم بەندەکەم قبوڵم کردی هەل من سائل چێ هەیە داوای شتێک بکە کارەکەت زۆر زەحمەتە لای خوا زەحمەت بوونی نییە بیسپێرە بەخوا هەل من داعین چێ هەیە بانگم بکە بڵێ خوا بەهانامەوە وەرە لەو کاتە بەهانایەوە بێن ئەمانە هەموو ئومێدت پێ دەبەخشێ حتى ينفجر الفجر تا بانجي بياني ملاد الله أكبر أم درجة رحمتي خوايا هم شيكرا ويبوتو ليه بدا مأويز مبا رجبين مبا لبواري آبوريدا تو كسابت دكي نهن دخوش باور بمعاملة لقل همو كسيكابكا هل كس يشتكي عرس كبتي بخوا مالي من كالاكم آوايا ومعاملة من آوايا يخصب روامكا شاورت كوا بحذر وكاربكا بەڵام ڕەشبینیش مەبە لە شوێنێکە دەستیان بڕی و فێڵیان لێ کردی ئیتر کە سابەتت بۆ نەکرێ و دەستت ببەسترێ بڵێ تازە ناتوانم بجوڵێمەوە هەموو دنیا فێڵبازە نەخێوریا بە تۆ کاری خۆت ڕێک و پێک و ئەمانەت پارێزی و ڕازگۆی پارێزە وەڵڵی ئەو کەسەی فێڵی لێ کردووی ڕۆژە ڕیسوا دەبێ بەسەراتێک و لەتیفەیەکی خۆش هەیە دەڵێن کابرایەکی فێڵباز لەگەڵ کابرایەکی ساویلکە و داما و بێهۆشدا بەیەکەوە بوون بە ڕەفیقی بازرگانی پارەیان تێکەڵاو کردو لەو سەر لە بازرگانی گەڕانەوە لە شوێنێکە کابرای دڵسافیل کە و خۆش باوەڕ شیسەیەک پارەی زۆری دۆزیەوە بە فێڵبازەکەی ڕەفیقی وت ئەم شیسە پارەم دۆزیوەتەوە هیچی نەشاردەوە دڵسافانە پێیوت ئەڵێ وتی برا وەرە کەمێکی لێ هەڵدەگرین بەڵام بۆی خوا بەرەکەت بخاتە شیسە پارەکەمانەوە و برایەتیمان بسەلمێنین وەرە بادابەشی نەکەین بۆی زیاتر خوا بەرەکەتی بخاتێ لەبن ئەم دارە دەیشارینەوە هەر جارە پێویستمان بە پارە بوو دێن شتێکی لێ هەڵدەگرین کابرا ئەوەندە دڵساف بوتی وەڵڵا مەمنونی ئەو ئامۆژگاریەتم لە ژێر دارەکە شاردیانەوە چوونەوە بۆ شار کابرا بەدزیەوە هاتەوە پارەکەی دەرێ ناو ڕۆی پاش ماوەیە کابراوتی وەڵڵای هێندە پارەم پێویستە نەچین تۆ شتێک هەڵگرە و منی شتێک فێڵبازوتی زۆر چاکە با بڕۆین کە چوون پارە نەمابوو بە شوێندا پۆشراوەتەوە فێڵباز بەسەری خۆی کێشاوەتی چۆن ماڵ دوێران کردم دیارە بەس من و تۆ دەزانین ئەم پارە لێرەیە تۆ دزیوتە هەر خۆی بردە حاڵێکی ئاواوە کە زۆر مەزلومە وتی بۆ خاتری خوا وەڵڵا دەستم بۆ نەبردووە هەر دەستم نەکردێت هاتم پرسم بە تۆ کرد ئەو زۆر دڵساف و داماوە بوو وتی کاکە بەخوا چارم نییە وتی پێت دەبژێرم چەندی پارە تێدا بۆ دەبێت بمدەیتەوە چونکە من و تۆ شەریک بوون لەم دۆزراوەشدا وتم دەستی لە نادین بە یەکەوە نەبێت چوونە لای قازی کابرا زوا خۆی هێنا بووە حاڵ ئەیگوم من زۆر مەزڵومم ئەم پیاوە پارەکانی بردووە کە بە ئەمانە لێوە شادومانەتەوە لە کاتێکا شەریک بوون و نەدەبوو دەستی لێدا ئەلەم کاتەدا قازی وتی شاهدت هەیە کە ئەم پیاوە بردوێتی وتی بەڵێ وتی چێە وتی قوربان من هێندە ڕازگۆم ئەو دارە ڕۆژکەلی بپرسە دەڵێ وەڵڵی ئەم پیاوە بردوێتی وتی قازی سەری سوڵما پۆلیس و ئاسایشی لەگەڵ خۆی دابرد و چوونە شوێنەکە دارکلۆرە دارێکی گەورە بوو کابرای فێڵباز وتی ئەی دارەکە ئەگەر ڕاز دەکەم و درۆزن نیم و حەقم هەیە و پاکم توخوا ئەی داری ڕەغوەرە دەنگ ئەم پارە چێ بردوێتی دەنگێکی گڕ وتی وەڵڵا ئەو پیاوە ئەو کابرای بردوێتی بە ساویلکە و داماوەکە قازی سەری سوڵما تۆ ڕێیت کلۆرە دار بێتە دەنگ ئەهەی وا هێندە فێڵبازە دارت بۆ دێنێتە دەنگ وتی وەڵڵای ئەم دارە دەبێت دارێکی نامۆ بێت لە کۆمەڵگادا ئاگری بخەنە ژێر و ئاگری دەن کە ئاگریان پێوەنا کابرا هاواری کرد لە ناوە بەق قوربان تام و کوڕە فریام کەون سووتان باوکی پیری خۆی خستۆ ناو دارەکەەوە شاهیدی پێ بدە باوکی پیری خۆی خستۆ ناوە ئەمدا قازی و خەڵکەکە بۆیان معلوم بوو کلۆرە دار ئیش ناکە ئەمە پیرە لەوێدا ئیش پێ دەکا ڕیسوایی بۆ مایەوە وتی هەموو پارەکانیش دەبێت بۆ فڵان کەس بێت چونکە ئەم پاک بوو لەبەرەوە تۆش پاک بە تۆ پاشی خۆت بسەلمێنە دڵنیا بە ڕەشبین مەبە خەڵکی تاسەر ناتوانن فێڵ لێ بکەن ئاخری ڕاستیەکان جگەی خۆیان دەگرن لە هاوڕێیەتی خەڵکیدا مەڵە کەس بە خەڵکی ڕەفیقایەتی نایە زانایان فەرموویانە تووشی کەسێک دەبی ژیرە و بەخشندەیە تا بڵێ عاقڵە تا بڵێ دەست و دڵی شیواڵایە ئەمە ڕەفیقی چاکە قەت دەستی لێ بەرمەدە دووەم ژیرە زۆر عاقڵە زۆر زانایە بەڵام بەرچاوتەنگە بەڵام ئەگە گەیشتە باری مادە بۆ چایەک تێدانێ لەگەڵتا ئامادەی یەک سەعات نەسیحەتت بکە بەڵام بۆ یەک چا ئامادە نیە بۆت بکڕێ بۆ پەرداخی ئەو تێدانە ئەمیش وازی لێمەیەنە لە عەقڵەکەی سوود وەرگرە تۆ بە پارەی خۆت خزمەتی بکە سێمیان بەخشندەیە بەڵام گەوجە بەڵام نەزانە
لە میژ وازمەهێنە ئەمیش بە کەڵکی ڕەفاقەت دێ لە بەخشندەیەکەی سودمەند بە لە عەقڵی خۆشت خێرت دەگا بەشێکی بدەیە و با لەو گەوجێتی ڕزگاری بێ سیانیان باش بوو چوارەمیان بەرچاوتەنگە و گەوج و نەفامە ئەمە لەبەری ڕاکە نەخێری مادی هەیە نەخێری عەقڵی هەیە ئەمەیان بە کەڵک نایە کەواتە تۆ لە چوار نەفەرە سیانیان ئیلا بە کەڵکت دێ ڕەشبین مەبە بڵێ ڕەفاقەتی کەسم ناوێ بەڵام چوارەمیان واز لێ بێنە کاتێک کەوا لە جیاتی دوورکەوتنەوە لە خەڵک لە ئەنجامی ئەوەی فێڵیان لێکردووی دەستیان بڕیوی غەدریان لێکردووی بە هێزی عەقڵ نەک بە هێزی چەک چونکە هێزی عەقڵ گەورەترە لە هێزی چەک بە هێزی عەقڵ تۆڵەی خۆت بکەوە لە کۆمەلگاشدا مەبڕێ کابرایەک هەندێ ئاسنی دەبێت ئاسنەکان مادەی بە نرخ دەبن شتی دەگمەن و توحفە و جوان دەبن سەفەرێک دەکا ئەو زەمانە شوێنی ئەمانەت لای خەڵکانێک بووە ئەی باو پێی دەڵێ فڵان کەس ئەم ئاسنە گرانبەهانەم هەن تۆ پیاوێکی باشی ناسراوی با ئەم ئاسنانە لە لای تۆ بن بە ئەمانەت ئەڵێ خەمن نەبێ و بڕۆ پاش ماوەیە کابرا لە سەفەر دەگەڕێتەوە دەڵێ کاکە هاتووم ئەمانەتەکەم وەرگرمەوە ئاسنەکان ئەڵێ کام ئاسنە ئەڵێ کام ئاسنە کوڕە ئەو ئاسنەی کە لای تۆم دانا هاشتە گرانبەهاکان لە ئاسن دروست کرابوون هەر خۆی لە جێلی دەدا ئەو تۆ باسی چ دەکەی کاکە دەڵێ کوڕە فڵان ئاسنە ئەها وەڵڵا بەبیرم هاتەوە وەڵڵاهی داوای لێبوردن دەکەم منیش سەفەرێکم کردبوو کە هاتمەوە مشک هەمووی خواردووە مشکی ئەم ماڵەی من هیچیان نەهێشتەوە بۆ خۆشم لە ماڵ نەبووم ئاگام لێیان بڕاوە ڕاست دەکەی وەڵڵا مشک هەمووی خواردووە کابرا دەڵێ وەڵڵاهی جا دەسەڵات نییە دی ئەرە قەدەری خۆ ئەوەندە بە نسیبی من بووە مادام مشک خواردوێتی خۆتەوە تۆش لە ماڵ نەبووی خراپەیەکم نییە کابرا زۆر خۆشحاڵ دەبێت لە بەخوا فڵان کەس زۆر جێلە خۆ بڕوای کرد مشک ئاسن بخوا پاش ماوەیە کوڕەکەی دیار نامێنێ کوڕێکی منداڵکاری جوانی دەبێت کوڕ دیار نامێنێ کابرا دەگەڕێ بەملادا پەرێشان دەبێت کوڕ دیار نەماوە ڕۆژێک بیری دەکەوێتەوە من فێڵێکی ئاوام لە فڵان کەس کرد تۆ بڵێ دەستی ئەو نەبێ ئەچێ بۆ لای دڵە فڵان کەس وەڵڵی کوڕەکەم بردراوە هیچ گومانێکم نییە کەسێ بربێتی لە بەرەوەڵڵا چاوم لێ بوو بازێک هەڵۆیەک لە ئاسمانەوە هات و پژمنی کوڕەکەی تۆی گرت و بردی بۆ لای بێچڕەکانی کڵە بۆ خاتری خوا قسەی ڕەوا بکە ئەو کوڕی من هەشت ساڵە چۆن هەڵۆ باز هەڵی دەگرێ دەڵێ قوربانجی سەر سوڵمان نییە وڵاتێک مشکەکانی ئاسن بخۆن هەڵۆکانیشی منداڵ دەفڕێنن بۆ ئەوەیان بڕوات هەیە بۆ ئەمەیان بڕوات نییە کابرا لە دەستم دامێنێت بەو خوای ڕاست دەکەی ئاسنەکان وا لە فڵان شوێنن وەریان گرەوە منداڵەکەم دەوە دەڵێت ماڵی خۆم بۆ خۆم و ماڵی خۆت بۆ خۆت بەبێ زلەیەک بەبێ ئازاردانێک بە هێزی عەقڵ توانی تۆڵەی خۆی لێ بکاتەوە ئێمەش دەتوانین بەبێ ئەوەی هێزی زەبر بەکاربێنین کوشتن بەکاربێنین دەتوانین بە هێزی ژیری بەویستی خوای گەورە تۆڵەی خۆمان بکەینەوە لە خوێندندا خوێندکاری خۆشەویست قوتابی بەڕێز خۆشباوەڕ مەبە ئێستا هیوایە دەیەوێت بچێتە کۆلێجێک لە شەشە ئیمتیحان دەداڵێت دەچمە فڵان کۆلێج هیوایە حەسوودە لە کوڕە نەچی ئەوێ ئەو بۆ خۆی لەوێ دەخوێنێ پێ ناخوێنرێ زۆر قورسە بەخوا زەحمەتە دەرچی کەم خەڵکە دەردەچێت نانا وریابە ئەی بۆ خۆی دەرەچێ ئەی بۆ فڵان کەس دەرچوو ئێوە هەموو خەڵکە بۆ دەردەچێت ئەوەندە خۆش باوەڕ مەبە شێ دەڵێ حەسوودیت پێ نابە حەز ناکە تۆ فێری پیشەکەی ئەو بی لەبەر ئەوە لە کەسانێکی تریش بپرسە لە دە کەسی تریش پرسە بڵێ ئەم بەشە چۆنە بە یەک قسە بڕوا مەکە هەیە لە تیڤیەکەوە قسەیەک دەکات ئەڵێ کاکە خوێندن چ سوودی ماوە ئەوەتانێ من دکتۆرم ئەوە من ئەندازیارم ئەوە من پارێزەرم چەند ساڵە شەهادەم هەیە کاکەوە عەرەبانە پاڵ پێوە دەنێم ئەها چۆن ئەژنۆی تۆی خوێندکار دەشکێنێ خۆش باوەڕ مەبە وەڵڵی شەهادە و خوێندن و زانکۆ و پەیمانگا تەواوکردن بۆ پارە نییە ڕاستە پارە و مەعاش ئەساسە بەڵام کەسایەتی تۆ لەسەلمێنێ تۆ مەردانە بخوێنە و خوێندن تەواو کە کەسایەتی خۆت بسەلمێنە ئەگە ئینسانێکی لێ هاتووی خەڵک بە شوێن تا دەگەڕێت دێ لە ماڵەوە دەردێنێ دیارە ئەو ئینسانە بۆ خۆی هیچ نییە بۆیە نانێکی لەم سەر زەوێ دەست ناکەوێت خۆش باوەڕ مەبە ساردن نەکاتەوە بڵێ وەڵڵی بم بە پۆلیس باشترە لەوەی کەوا بم بە مدیر ناحەیە نەوەڵا با دە پۆلیس تەحیەت بۆ بکە ئاخری ئەزیزەکەم خۆش باوەڕ مەبە تەلەبەیەک پێ دەڵێ کوڕە دەوازی لێبێنێ ئیهمالی کە با بڕێنە دەرەوە پیاسەیە بکەین سەعی ناوێ ئاسانە خۆش باوەڕ مەبە نەخێ چۆن سەعی ناوێ ئەوە یان خۆی لە تۆ زیرەکترە یان خۆی پێشتر سەعی کردووە ئەوێت تۆ سەعی نەکەی بەم قسەیە نەچی بەدووی کەوی لە کاتی ئیمتیحاناتە بڕۆیتە دەرەوە خۆش باوەڕ مەبە دەرنەچووی ڕەشبین مەبە بڵێ قەت تازە تەواو نەخێرەم ساڵ دەرنەچوم دەرەجەم کەمێنا ساڵێکی تر نەخە ساڵێک کەنا ساڵێکی تر خەونی گەورە ببینە گەورە ئەو کەسەی وەزیرە ئەو کەسەی مامۆستایە لە زانکۆ تۆ دانیشتوی ئەو دەرس دەڵێتەوە دکتۆرەکەی پێوەیە دالەکەی پێوەیە وەڵڵی ڕۆژێ هەر وەک تۆ لەسەر ئەو تەختەڕەکە تەلەبە بووە
براکەم کە لەدایک بوو دکتۆر نەبوو پرۆفیسۆر نەبوو بەخوا وەک تۆ تەلەبە بوو هیممەتت هەبێ ئەو تەنها هیممەتێکی نواندووە ئەم ساڵنا ساڵانێکیکە زەمن بۆ خۆی پێت دەبەخشێ لەگەڵ یا بڕۆ بەڵام هێندە بێ حەوسەڵە مەبە بڵێ دەبێ ئەوەی کە منی گەنج دەمەوێ هەمووی ئێستا دەستم کەوێ وەڵای ئەوە دەست ناکەوێ ئەزان ئەو کاتەوەکو چی لێدێ سەرنجی ئەم بەسەرهاتە بدەن کابرایەک بە ناوی خواپەرستیەوە خۆی لە گوێلی دەدا و خۆی دەدزێتەوە کار و کەسابەت ناکە تۆی بەڕێز ئەوی خۆشەویست ئەوی ئەهلی مزگەوت وڵا فڵان کەس هەر لە مزگەوت خەریکی خواپەرستیە کوڕە با یارمەتی بدەم ئەویش زۆر زان دەبێ ئەڵێ وەڵڵی من هەموو خواردنێکم پێ ناکەوێ مەعیدەم تەواو نییە بەس حەزم لە هەنجوین و ڕۆنەکەرەیە ئەو هەنجوینی بۆ دێنێ ئەو ڕۆنەکەرەی خالیسی بۆ دێنێ ڕەزیلیش دەبێت کۆی دەکاتەوە نایخوا هەر کۆی دەکاتەوە هەنجوین لە کوپەیەکە ڕۆنەکەرە لە کوپەیەکە نەوەک مێرو لەو دەعبایەک زەفەری پێبەرێ هەڵی واسیوە بەکاریتەی خانووەکەەوە شۆڕی کردوێتەوە بە پەتێکەوە هەڵی واسیوە لەسەر پشت ڕاک شاوە و دەچێتە دەریای خەیاڵاتەوە ئەڵێ وا کوپەی هەنجوینەکەم پڕ بوو کوپەی ڕۆنەکەرەکەشم پڕ بوو بەیانی دەچم لە بازاڕ دەیفرۆشم 4 بزنی پێ دەکڕم پارەکەی چەندەکە 4 بزن 4 بزن ساڵی 2 کاری دەبێ ساڵی 2 جار دەزێ حساب دەکات لە ماوەی ساڵێکە تا 3-4 ساڵ دەبێتە 400 سەرمەڕ حساب و کتابی بۆ لێک دەداتەوە ئەڵێ بزنەگەلەکەم زۆرە 4 بزن دەدەم بە مانگایەک 100 سەر مانگام دەبێ شوانیم هیچ کە پێ ناکرێت شوان دەگرم 2 شوان دەگرم مەزرعەیەکم دەوێ شێڵگەی گەورەم دەوێ نابێ ئەو هەموو کاوتفاقە بکڕم دەبێ خۆم گەرمیش بچێنم و کاشم هەبێ ئەوە هەر ڕاک شاو حساب دەکات ئەی ژن دەبێ ژنم هەبێ من خانووی نایاب و ڤێلام هەیە جا چونکە زۆر گەڕاوە چاوی بە زۆر کچ کەوتووە کامەی زۆر جوان بۆ بە خەیاڵیا دێتەوە بێکار بوو هەر خواردوێتی و نووسووە ئینسانی بێکار زۆر نەزەر دەکات هەرچی کچێکی لە ماڵک بینیوە لە فلیمی مێشکیا لێداتەوە فڵان کەس دێنم نەوەڵا فڵان کەس دێنم نەوەڵا فڵان کەس دێنم ئەمە ئەوەی وایە ئەوە ئەوەی وایە ئاخری ژنێک هەڵدەبژێرێ هەیدە باشە کوڕێکشم دەبێ ئەڵێ دەترسم کوڕەکەم قومارچی بێ هەرچی هەمە لە دەستی بدەم تۆ بڵێ عەرەق نەخوا تۆ بڵێ پیاو کوژ نەبێ ئەڵێ کوڕە نانە جا من ئەوەندە بێ شەهامەت نیم کوڕ نەسیحەتی دەکەم پەروەردەی دەکەم عاقڵی دەکەم ئەگەر لارە مل بوو بەم گوەچانە لێدەم گوەچان هەڵدەسۆڕێنێ و لە کوپێدا کوپە شوشە دەبێ وەختێ بەخۆیە زانێ بە ئاگادێتەوە چی هەنجوین و ڕۆنەکەرێ بەسەری هاتۆ دەخوارەوە هەر لە لەشیشی نابێتەوە لەبەر وردە شوشە هەموو خەیاڵەکانی بوون بە بڵقی سەر ئاو ئەزیزم ئینسان نابێ خەیاڵ پڵاویش بێ بتەوێت لە یەک خەیاڵاتە ئەم دنیایی دەتەوێت هەمووی بێتە بەردەستت خوێندکاری خۆشەویستم بە زەمانی بسپێرە ئەمڕۆ تۆ هەوڵی ئیمتیحانی ئەمڕۆت بدە هی ئەم قۆناغت بدە توخوا بیر لە زانکۆ مەکەوە دوای زانکۆ بیر لە قۆناغیش تر بکەوە بەڵام لە ئێستاوە هیممەتت هەبێ بڵێ ئەو کەسانەی گەورە پیاوی مێژوون ڕۆژێ هەر گەنجێک بوون وەکو من هیچیان لە من زیاتر نەبووە لەوانەیە تۆ زۆر لەوان زیاتر بی خۆش باوەڕان فریون نەدەن ڕەشبینان ساردن نەکەنەوە بڕوات بە خوای خۆت هەبێ و بەهێز و توانای خۆت ئەگە سوکایەتیت پێکرا لە شوێنێکە چۆکدامەدا سارد نەبەوە ڕقل لە خەڵکی نەبێتەوە یەکسە بە خۆت دابچەوە غاندی هەمومان ناومان بیستووە ڕابەری ئازادی خوازانی هیندی غاندی لە بەریتانیا دەخوێنێ کاتێ دەچێتە لای دوکانی دەلاکێک کاتی ئیمتیحانات و سەعی و قژی زۆر هاتووە ئەڵێت کا دەکەم قژم بۆ چاکەی کابرای دەلاک زۆر بە نامەردانە پژمنی دەگرێت لە دوکانەکەی کاتە دەرەوە ئەڵە بڕۆ دەرەوە با بەهۆی تۆ ڕستم نەمڕێ ئەڵێ بۆ ئەڵی تۆ سەیری قژی خۆت و ڕەنگی پێستی خۆتت کردوت چ ناشرینێکی ڕەش پێستی ئێستا سپی پێستەکان بزانن نانە دوکانەکەمەوە بەهۆی تۆ نانم دەبڕێ دەستم بە قژی پیسی وەک تۆ کەوتووە ئەخەمە زۆر سوکایەتێکی گەورەیە باشە من ڕەش پێستم قژم ڕەشە چ فەرقێکمە لەگەڵ سوور پێستێکە و قژ زەردێکە بەڵام غاندی تۆ چۆکی داناشکێ ناڵە دەڕۆم وەڵڵاهی بە زەلامێ بکوژم واز لە خوێندم بێنم بگەڕێمەوە وڵاتەکەی خۆم ئەچێتەوە داخیلەکەی شانە و ئاوێنەیەک دەخرێ و دەست دەکا بە چاکردنی قژی خۆی دەڵە دەی قەیچێکە خۆم دەبم بە دەلاکی خۆم پێشەوەی هەرچۆنێ بێت تۆزە جوان چا دەکا بەڵام لە دواوە زۆر وێرانی دەکا هەمووی وەکو ڕەگلە لێ کردووە دەچێتەوە بۆ زانکۆ ڕەفیقەکانی هەموو پێ دەکەن غاندیەوە چییە مشک دڵی لە قژی دایی ئەڵێ مشک خواردوێتی هەر چڵی لە شوێنێ خواردووە ئەڵێ نەوەڵی چوم دوکاندارێک ماڵی ئاوا بێ ئەوە تۆزە نەرمتر پێ بوتمایە بەڵام کاکە ئەویش حەقیەتی بۆ بەهۆی یەک کەسەوە ڕسقی ماڵ و منداڵی ببڕێ ئەها سەی ئەم ئەدەبە جوانە یەکسەر عوزری بۆ کابرا هێنایەوە وتی وەڵڵای ئەویش ناچار بوو وەڵڵای ئەویش لەبەر نانی ماڵ و منداڵەکەی خۆی لەبەر دوکانەکەی خۆی من لەوێ ببین درامای سپی پێستەکان ئەو زەمانە نەدەچوون لەبەر ئەوە ناچار بوو من بکاتە دەرەوە بەڵام من بۆ ئەژنۆم بشکێ
ئەویش وەک من دەلاگووە 3 جار سەری خۆم چا دەکەم بە غسەقەتی 4م جار هەر بە چاکی دەکەم. غاندی حتا مرد دەلاکی نەبینیەوە بۆ خۆی بوو بە دەلاکی سەری خۆی، باشترین دەلاکی سەری خۆی لە دەرچوو. هیمەتت هەبێ مەڕوخێ ڕەشبین مەبە لە کاتێکە لە شوێنەکە قسەیەکی ناخۆشت پێ وتراوە، خۆت بنیاد بنێ. چەند جوان ئینسان عوزر بۆ کەسانە بێنێتەوە کە ئازاریان داوی. لە کۆتاییدا دەڵێم ئێمەی میلەتی کوردیش بەداخەوە بە درێژایی مێژوو دوو چینین، جاری وا هەیە ئەوەندە خۆش باوەڕین بڕوامان بە هەموو کەس هەیە، جاری واش هەیە ئەوەندە ڕەشبین دەبین دەڵین ئومێدی ڕزگاریمان نەماوە، هەردووکیان بەڕێزەکەم خراپە. جاری وایە ئێمەی میلەتی کورد وەزین ئەمریکا لەسەر پەنجەیەکی ئێمە دەسوڕێتەوە، یعنی ئێمە خۆمان وا حساب دەکەین سەرکردە سیاسیەکانمان ئەو ئەمریکایە بە قسەی ئێمە کار دەکات، ئەوە دنیا ئەوەندە دۆستمانە کە جاری واشە ناومێت دەبین کەسانێکمان هەن دەڵێ قەت کورد زەحمەتە بێ بە هیچ، قەت ئەم وڵاتە چاک نابێ. براکەم هەردووکیان هەڵن، نەهێندە خۆش باوەڕ بە هەموو دنیا دۆستت بێ، نەخێر هیچ دۆستایەتێک لە سیاسەتان نییە ئیلا بەرژەوەندی هەیە، وریا بە بەرژەوەندی لەگەڵ زلهێزەکانە تێک نەچێت. دووەمیشیان قەت ڕەشبین مەبە، ئەم میلەتەی ئێمە چەندین نسکۆ و ناگوزوری بەسەر هاتووە، ئاخری هەریش هەستایەوە هەر عالەمی خۆی بەرز کردەوە، لە بینی هەردووکیان دابژی، نەخۆش باوەڕ بە نەڕەشبین بە. مامۆستا کەریم شارەزای ڕەحمەتی لە شعرێکا زۆر جوان باسی میلەتی خۆمانی کردووە، ڕەخنەی لە خۆمان گرتووە و دەڵێ ئێمە ڕۆڵەی کارەسات و دەرد و بەڵاین، لەگەڵ یەکدا هەردەم ناکۆک و ناتەباین، دوژمنە گەورەی یەکترین کەچی دۆستی میلەتانی هەموو دنیاین، نازانین چۆن کاری خۆمان هەڵسوڕێنین، کەچی لە کاری خەڵکیدا نەخشە کێشێکی بێهاوتاین، خەباتگێڕین پێشمەرگەی ڕاست و دڵسۆزی ڕێگای خێرین، لە پێناوی حەق و ڕاستی تێدەکۆشین، ساڵەهایە تاڵاوی ئێش و ئەشکەنجە و خەم دەنۆشین. بەڵام ئەفسوس تێکۆشانی زۆربەی زۆرمان بەرژی ڕیاییە و دەیپۆشین، خەریکی عەیبی یەکترین ئەوەی کە ڕاست و دروستە دایدەپۆشین. ئاشتی خوازین دوژمنی کوشتار و جەنگین، لە کاروانی تەبایی و چاکە خوازیدا هاوڕێبازین، بەڵام هەردەم یاری بە ئاگری شەڕ دەکەین، ئاژاوە چین هەموو دنیا سەریان لە ئێمە سوڕماوە نازانن چین. بەناو هەموو دۆست و برای هاوپەیمانین، بەناو هەموو دۆست و برای هاوپەیمانین، ڕێگای چەوتی ڕق و قینە پێ نازانین، کەچی گۆشتی یەکتر دەخۆین، دۆستی مەرجین دوژمنی ژین، هەر خەریکی فیتنە و شەڕی براکوژین. نوێخوازین دابوونەریتی باپیران پێشێل دەکەین، لە گشت دابوونەریتی خۆمان ناڕازین، کەچی بەکار و کردەوە پاشکەوتە و کۆنەپەرستین، ڕێگا لە پێشکەوتن دەگرین، دوژمنە گەورەی سەربەستین، دڵسۆز و خزمەتگوزاران ڕیسوا دەکەین، بەدکردار و نەیارانیش دەپەرستین. حەیف کە ئاواین خۆزگە بە خۆماندا بچینەوە و گۆڕانکاریەکی ڕیشەیی لە خۆماندا دروست بکەین. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای ئیمان و ژیەکی وامان پێ بەخشی، لە نێوانی خۆشباوەڕی و ڕۆژبینیدا هاوسەنگی پارێزین. خوای پەروەردگار بمان پارێزی لە خۆشباوەڕی بە هەموو کەسێک، لە ساویلکەی بە هەموو هەڵوێستێک، خوای بە دووریشمان کەی لە ڕەشبینی کە ئومێدی خێر لەسەر زەویدا نەبینین. خوای گیان دایمە دڵمان گوشاد کەی، دایمە ئاسوودەمان کەی، دایمە خۆشبەختمان کەی، لە ئەو پەڕی تەنگانەدا ئومێدمان پێ ببەخشی، لە ئەو پەڕی ناڕەحەتیدا نووری خۆت بخێ دڵمانەوە دڵمان ڕووناکەیتەوە. یا ڕەبی خوای لە کاتی تەنگانەدا بە هاوارمانەوە بێ، لە کاتی خۆشیدا لوتفی خۆتمان لێدا نەبڕێ، ئەوەی هەمانە لە چاوی پیس لە نفوسی پیس یا ڕەبی خوای لە دەرونی پیس بیپارێزی، چاو و دەرونیشمان بە ماڵی خەڵک هەڵ نەکاڵێ و خوای بیمان پارێزی. خوای پەروەردگار لە دۆستانی چاک و ڕەفیقی چاک پێمان بەخشی، لە ئینسانی لار و لەوێر بە دوورمان کەی، ئەوەی چاکین چاکترمان کەی، ئەوەی لار و لەوێرین خوای هیدایەتمان بدەیت، ڕزقی هەموو لایەکمان زیاد کەی، خێر بێنی ڕێگامان و لە شەڕ بە دوورمان کەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەیت، یا شافی یا ئەڵڵاه ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری، ئەو کەسانی مردوون خوای لە گوناهیان خۆش بێ، خوای ئەو کەسانی مردوون لە گوناهیان خۆش بێ، لە مردووی هەموو لایەکمان خۆش بێ. یا ڕەبی خوای لەو کەسانە خۆش بێ کە خەباتیان بۆ ئەم میلەتە کردووە و لە غوربەتا سەریان ناوەتەوە، خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی.
یا ئەرحەمە الراحیمین هەر کەسێ دڵتەنگە یا رب العالمین خوایە ڕەحم بە دڵی تەنگی بکەی هەر کەسێ نەخۆشی نەفسی و دەرونی هەیە خوایە ڕەحم بە دڵ و دەرونی تەنگی بکەی و دەرگای خێری لێ بکەیتەوە دەرمانی قسەیەکی خۆشی بۆ بکەی بە شیفا یا ڕەبی خوا لە ناو یەکترا تەبامان کەی عایلەمان تەباکەی لە کێشەی خێزانی بە دوورمان کەی ئیسلاحی حاڵمان بکەی خوایە ئەم کوردستانەشمان پارێزراوکەی ڕەحم و بەزەیەک بخەیە دڵی ئەم مەسوول و کار بەدەستە گەندەڵ و دزانێ ئەم وڵاتەشەوە بە خۆیان دابچنەوە پێش ئەوەی کورسەکەیان لەدەست چێ و ئێمەش بەدبەخت بین خوای ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکەی خوا لە ناو خۆماندا تەبامان کەی لە پیلانی پیلانگێڕانی دەرەکی خوایە بە دوورمان کەی کوردستانمان پارێزراوکە و پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ پۆلیسی هاتوچۆ هەموو ئەوانەی بەم گەرمایە خزمەتی ئەم خاک و خەڵکە دەکەن خوا تۆش ئاگال لێیان بێ ڕەحمیان پێ بکەی هیدایەتیان دەی بەرەو دینی خۆت آمین آمین والحمد لله رب العالمين